بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا و بمانگێڕی لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئەوڕۆ بە کورتی دەڵێن ئەی موسڵمان، ئەی ئەو کەسەی کە بە ڕۆژووی زمانت بگرە، با زمانت بە ڕۆژوو بێت لەگەڵەوەدا کە بە ڕۆژووی لەو مانگەیەدا، بەڵام ئاگادار بە تەنها ئەوە نەبێ کە بەرسی تونو دەبێ، بە ئەندامەکانت بە ڕۆژوو بن. چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا: من لم يدع قول الزور والعمل به، هەر کەسێک واز لە قسەی خراپ نێنێت، واز لە کار و کردەوەی خراپ نێنێت، ئەوە فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه. بەڕاستی خوای پەروەردگار پێویستی بەوە نییە کە ئینسان خۆی لە خواردن و خواردنەوە بگرێتەوە. واتە ڕۆژوو هەر ئەوە نییە. پێغەمبەر پێمان دەفەرمێت صلی الله عليه وسلم کە ئینسان خۆی لە خواردن و لە خواردنەوە بگرێتەوە. ئەدی ڕۆژووی تەواو چییە؟ ئەوەیە کە ئینسان لەگەڵ ئەوەدا کە بە ڕۆژووە لە ڕووی نەخواردنی خواردن و خواردنەوە، لەگەڵ ئەوەدا کە گەدەی بە ڕۆژووە، لەگەڵ ئەوەدا کە هیچ ناخوات، ئەنجا ئەندامەکانیشی بە ڕۆژوو بن، دڵ و دەرونی بە ڕۆژوو بێت، زمانی بە ڕۆژوو بێت، گوێیەکان و چاوەکان و هەموو ئەندامەکانی بە ڕۆژوو بن، بۆ ئەوەی کە فێری تەقواداری و چاکەکاری ببێت، بۆ ئەوەی کە ئەو ڕۆژوەیە مەدرسەیەک بێت بۆ فێربوونی چاکەکاری و ڕەوشتە بەرزەکان. ئاوا بەڕاستی ڕۆژووی تەواوە. خوای گەورە پێمان دەفەرمێت: ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. ئەی ئینسان بزانە هەر قسەیەک دەکەی، هەر لەفزێک لە زمانتەوە لە دەمتەوە دەردەچێت، بزانە دوو فریشتەی بەسەرەوەیە کە چاودێرە کە دەینووسێت، کە ئامادەیە فریشتە دەینووسێت، یەکێکیان لە لای ڕاستە، یەکێکیان لە لای چەپە، چاکە و خراپەی تۆ دەنووسن. بزانە هەر قسەیەک بکەی لە چاکە و لە خراپە لەسەرت تۆمار دەکرێت و هەروەها دەنووسرێت. ئەبی هورێرە بمان دەگەڕێتەوە کە لە فەرمایشتێکی صحیحدا هاتووە، دەفەرمێت پرسیار کراوە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم: سئل من أكثر الناس من أكثر ما يدخل الناس. پرسیار کراوە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم لەوەی کە زۆرترین شت کە خەڵک دەباتە ناو ئاگەری دۆزەخ چییە؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: الفم والفرج. بەڕاستی ئەو دوشتە زۆرترین خەڵک دەبەنە جەهەنەم. خوا پەنامانداد ئەگەر ئینسان نەیانگرێتەوە، یەکەمیان زمانیەتی، دووەمیان داوێنیەتی. واتە ئەو دوشتانە ئەگەر ئینسان لە خراپەدا نەیانگرێتەوە، بەڕاستی زۆرترینی خەڵک بەهۆی ئەو دوانەیەوە خوا پەنامانداد دەچێتە ناو ئاگەری دۆزەخەوە. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: لا يستقيم إيمان عبد. ئیمانی هیچ کەسێک دامەزراو نابێت حتى يستقيم قلبه، حتى وەکو دڵی دامەزراو نەبێت و دڵی باش نەبێت. ئەنجا ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. بەڕاستی دڵی هیچ کەسێکیش سەلامەت نابێت حتا وەکو ئەو زمانەی سەلامەت نەبێت. واتە ئەو زمانە کە نەیگریەوە وا دەکات دڵیشت خراپ بکات. هەموو ئەندامەکان بە یەکەوە پەیوەستن. ئەو زمانەت لە خراپە بگرەوە، وەختێک کە بە ڕۆژووی با زمانیشت بە ڕۆژوو بێت، ئەگەر نادڵت خراپ دەبێت و کار و کردەوەکانیشت لە ڕاستیدا خراپ دەبن. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا کە شێخ ئەلبانی بە حەسەنی داناوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: رب صائم حظه من صيامه. زۆر ڕۆژوەوان هەیە کاتێک کە بە ڕۆژووە بەشەکەی لە ڕۆژوودا چییە؟ الجوع والعطش. بەڕاستی تەنها بەرسێتی و تەنها تینوێتیە، تەنها ئەوەی بۆ دەمێنیتەوە. واتە هیچ ئەندامێکی ناپارێزێت، هەر ئەوەیە برسی و تینو دەبێت. با هەوڵدەین لەو کەسانە نەبێن، با هەوڵدەین ئەو ڕەمەزانە ئەو ڕۆژوە مەدرسەیەک بێت فێری هەرچی چاکەکاری و کردەوەی باش و حەسەنات و چاکەکاری هەیە بۆ دەستی بێنین و هەروەها فێری ببێن.
عقبەی کوڕی عامیر دەگەڕێتەوە دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئایا من نەجات ڕزگاری و هۆکاری سەرفەرازی و ڕزگار بوون چییە لە دنیا و لە قیامەتدا؟ پێغەمبەر فەرمووی ئەمسک عەلەیکە لیسانەک، ئەمسک عەلەیکە لیسانەک، ئەی ئینسان بزانە ئەی موسڵمان ئەو زمانت بگرەوە لە خراپەدا، ئەوە ڕێگای نەجات بوون و ڕزگار بوونە و ڕێگای سەرفرازیە لە دنیا و لە قیامەتدا. بەیە پێغەمبەر دەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده، کاکە مسلمانی ڕاست ئەو کەسەیە کە مسلمانان لە زمانی ئەمین بن، لە دەستی ئەمین بن، واتە لە زمانی ئەمین بن کە زمانیان بەرامبەر بە خراپە بەکار نایەنێت، ئەوە بەڕاستی مسلمانێکی تەواو و هەروەها مسلمانێکی ڕاستەقینەیە. بۆیە سوفیانی کوڕی حوسێن پێمان دەفەرمێت باسی پیاوێکم کرد لە لای ئیاسی کوڕی معاویە، دەفەرمێت تەماشای کردم و گوتی باشە ئەتۆ جەنگی ڕۆمەکانت کردووە، لەگەڵ ڕۆمەکاندا جەنگت کردووە، لە پێناوی خی گەورەدا جەنگاوی لەگەڵیاندا؟ گوتم نەوەڵا. دەفەرمێ گوتی باشە لەگەڵ هیندەکان و تورک و ئەوان و نازام کێکێدا جەنگت کردووە لە پێناوی خی پەروەردگاردا؟ گوتی نەوەڵات جەنگم نەکردووە. گوتی عەجایب جێگای سەرسوڕمان ئەوەیە کە ڕۆم و هیند و تورک و نازانم کێ لە شەڕت ئەمین بن، شەڕ و جەنگت لەگەڵدا نەکرد بن، بەڵام مسلمان لە زمانت ئەمین نەبێت، شەڕی مسلمان بکەی بەهۆی زمانتەوە، کە لە ڕاستیدا لە شەڕی بەرامبەر و لە شەڕی تفەنگ و لە شەڕی شمشێر لە ڕاستیە زۆر کاریگەرترە. وریا بە زۆر مسلمان هەیە بێباوەڕ لە لای ئەمینە، بێباوەڕ لە دەستی ئەمینە، بەڵام مسلمانان لە زمانی ئەمین نین، مسلمانان پارێزراو نین لە زمانیدا، کە هۆش پێمان دەڵێ کە ئینسان بەڕاستی پێویستە زمانی بگرێتەوە. خی گەورە ئامۆژگاریمان دەکات وقل لعبادي يقول التي هي أحسن، أي پێغەمبەر صلى الله عليه وسلم بە بەندەکانم بڵێ با قسەی چاک و ڕێک و پێک و جوان کەن، چاکترین قسە بکەن، چونکە ئین الشەیطان ينزغ بینهم، شەیطان هەمیشە لە نێوانیاندا دێ و دەچێت، هەر ئەوەندە کە قسەیەکی خراپ بکەی شەیطان بیر و فکرت خراپ دەکات و هەروەها دڵیشت خراپ دەکات. لوقمانی حەکیم لە کاتێکدا کە بەندەیەک بوو ئەو هەموو حیکمەتەی بەدەستهێنا، خی گەورە لە قورئانێدا باسی کردو و سوورەتێکی بەناوەوە داناوە، دەفەرمێت ڕۆژێکیان پێی دەڵێن قوربان ئەتۆ بەندەیەک بووی، لەو شاخانە شوان بووی، لەو چیانە شوانیەتیت دەکرد، ئایا ئەو هەموو حیکمەت و دانایی و زانایەت بەهۆی چیەوە دەستهێنا؟ یەکێک لەو شتانەی کە دەڵێ ئەو حیکمەت و داناییەم بەهۆی ئەوەوە دەستهێنا، یەکێک لەوانە ئەوەیە کە دەڵێ زمانم گرتەوە، زمانم گرت لە هەر شتێکدا کە خی گەورە پێی ناخۆش بێت، بەهۆی ئەوەوە توانیم ئەو هەموو حیکمەت و داناییە بەدەست بێنم کە بوو بە خۆشەویستی خی پەروەردگار. سەعیدی کوڕی جوبەیر دەفەرمێت بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێدا هەندێک بەندە هەن کە کتابەکەیان دەدەنەوە، دەفتەری ئەعمالیان پێدەدەنەوە، دەبینن ئەو نوێژ و ڕۆژوەی کە کردویانە و ئەو چاکەیە کە کردویانە هیچی تێدا نییە، بۆیە دەڵێن ئەی خوای پەروەردگار ئەدی ئەو نوێژ و ڕۆژەی ئێمە کردومانە چی لێ هاتووە؟ ئەوە دەفتەری ئێمە نییە، ڕەنگە هی کەسێکی دیکە بە ئێمە دراوە. بۆیە پێیان دەگوترێت بەڵێ ئەوە دەفتەرەکەی ئێوەیە، بەڵام بەهۆی ئەوەی کە زمانتان لە باسی خەڵکدا و دەربارەی خەڵک نەگرتەوە، لە خراپەدا بەکارتان هێنا، ئەوەتان نوێژ و ڕۆژەکەی سفر کردوونەوە و نوێژ و ڕۆژەکەتان نەماوە. بەڕاستی زۆر کەس هەیە نوێژ و ڕۆژوەکەی بەهۆی زمانیەوە ڕەنگە زۆر لە پاداشتەکەی بڕوات. ئەی موسڵمان زمانت بگرەوە، دڵنیا بە لەوەی کە سەرفرازی دنیا و قیامەت دەبێ. أبو سعيد خدري دقريته ودفرميت بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان، كاتك بياني دبيتوا عند مكان إنسان هميان ملكشي زمانا، بويا بزماني حال أو عندما نبا زمان دلين درباري إيما لخداي پروردگار بترسي، لەخوای گەورە بترسە، تەقوادار بە، چونکە دەڵێن ئێمە بەهۆی ئێوە بەهۆی تۆ بەستراوینەوە، ئێمە ئەگەر ئەتۆ دامەزرا و چاکبی ئەی زمان،
ئەندامەکان هەمووی دەڵێن ئێمەش دامەزراو دەبین، بەڵام ئەگەر ئەتۆ دامەزراو نەبی ئەندامەکان دەڵێن بەڕاستی ئێمەش دامەزراو نابین، واتە ئەگەر ئەتۆ باش نەبی ئێمەش باش نابین، ئەگەر ئەتۆ تەلەفۆز بە شتێک بکەی کە ڕەزامەندی خوای گەورەی لەسەرە ئەندامەکانت هەمووی باش دەبن، بەڵام ئەگەر لە خراپەدا بەکارت هێنا لە ڕاستیدا ئەندامەکانت خراپ دەبن و هەروەها دڵ و دەرونیشت خراپ دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە صحیح و بوخاری ئیمامی بوخاری ڕێواتی کردووە دەفەرمێت من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. ئای چەند گەورەیە، دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی دووشتم بۆ بکات کە دەیان پارێزێت ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. ئەو زەمانەتە لەلایەن پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم. بەڕاستی زەمانەتەکە 100% ڕاستە، بەڵام ئەگەر ئێمە ڕاست بین پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی ئەو زمانەم بۆ بکات، زەمانەتی داوێنم بۆ بکات کە دەی پارێزێت لە هەر چیەک کە خوای گەورە حەرامی کردووە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە دەکەم. کەواتە زمانت بەگرە ئەی ئەو کەسەی کە بە ڕۆژووی فێر بە کە بە ڕۆژووی بە ئەندامەکانیشت بە ڕۆژوو بن، ئەوە ڕێگای سەرفرازی و بەدەستهێنانی بەهەشت و ڕەزامەندی خودای پەروەردگارە. سوفیانی سەوری دەفەرمێت بەڕاستی ئەو زمانە کە ئینسان قسەی پێ دەکات ئەو قسەیە لە تیرێک کە دەیگریە کەسێک کاریگەرترە، جاری وهەیە تیرەکە هەڵە دەکاو نای پێکێت زۆر جار، بەڵام قسە کە بەرامبەر کەسێک دەیکەی هەڵە ناکات وریابە قسەی وا هەیە لە تیرێک لە خەنجەرێک لە تفەنگێک کە لە دەدەن بەڕاستی کاریگەرتر و ناخۆشترە. زۆر کەسیش بەهۆی یەک کەلیمەوە دەچێتە جەهەنەمەوە و هەروەها بە هیلاک دەچێ خوا پەناماندات. ئەبی شوڕیحی عەدەوی بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت قلت أي پیغمبر خوای صلى الله عليه وسلم أخبرني بشيء يوجب لي الجنة. دفرمي قلت أي پیغمبر خوای صلى الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە بەهەشتم بواجب کات، شتێکم پێ بڵێ کە پێی بسمە بەهەشتەوە و بەهەشتم بواجب کات. دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم یەکێک لەو شتانە کە فەرمووی طیب الكلام، با قسەت جوان بێت، با قسەت ڕێک و پێک بێت، با زمانت لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکار بێنە، ئەوە بەهەشتی خوای پەروەردگارت بۆ واجب دەکات. ئەنجا فەرمووی سەلام کە لە هەموو کەسێک، ئەنجا ببەخشە و خۆراک بدە بە خەڵک، ئەوە بەهەشتت بۆ واجب دەکا و ڕێگای چوونە بەهەشتە. بۆیە ئیبن عەباس دەفەرمێت لە یەکێک لە قسەکانیدا ئامۆژگاری خۆی دەکات و دەڵێت ئەی زمان خەیر و چاکە بڵێت بەڕاستی سودمەند دەبی و بەهرەمەند دەبی و تووشی غەنیمەت دەبی. ئەگەر خێر و چاکەشت پێ نییە ئەوە ئەی زمان بوەستە و هیچ خراپەیەک مەڵێ سەلامەت دەبی. بۆیە کوردەواری گوتیانە ئەگەر زمان لێگەڕێ سەر سەلامەتە، قسەیەکی زۆر جوانە. بەڕاستی ئەو زمانە جاری وهەیە ئینسان تووشی گوناه و تاوان و هەروەها تووشی تووڕەبوونی خوای پەروەردگار دەکات، خوا پەناماندات. ئیمامی غەزالی قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێت اللسان جرمه صغير وجرمه كبير. بزانە ئەو زمانە لاشەیەکی زۆر گچکەی هەیە، بەجەستە زۆر گچکەیە، بەڵام تاوانی زۆر گەورەی پێدەکرێت. وریابە لە ڕەزامەندی خودای پەروەردگاردا بەکاری بێنە. یەحیای کوڕی ئەبی کەسیر دەفەرمێت دووشت هەیە لە ئینساندا، ئەگەر ئەو دووشتانە باش بوون بزانە ئەو کەسە لە دوای ئەو دوو سیفەتەی هەموو شتێکی باش دەبێت. بەڕاستی زۆر گەورەیە. چی ئەو شتە؟ هەر کەسێک ئەو دووشتەی باش بێت دەفەرمێت لە دوای ئەوە سیفەتەکانی هەمووی باش دەبن. ئەگەر ئەوەشی باش نەبێت بەڕاستی باش نابێت. یەکەمیان هەر کەسێک زمانی بگرێتەوە لە خراپە، دووهەمیان هەر کەسێک نوێژەکانی جوان بن. ئەو دوو سیفەتە لە هەر شتێکدا هەبێ دەفەرمێ وریابە لە دوای ئەوە هەرچی دێت کردەوەکانی دیکە هەمووی باش دەبن. ئەو دووشتە ئینسانی پێدەناسرێتەوە. ئەو زمانت بگرە ئەی ئینسان، با زمانت بە ڕۆژوو بێت، فێر بکە لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری بێنی، بگریەوە لە خراپە و خراپەکاری، دڵنیا بە ڕەزامەندی خودای پەروەردگار بەدەست دێنی. فوضەیلی کوڕی عیاس دەفەرمێت بەڕاستی هیچ پارچە گۆشتێک لە لای خوای پەروەردگار خۆشەویستتر نییە لە ئینساندا ئەگەر ئینسان لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری بێنێت کە بریتیە لە زمان. هیچ پارچە گۆشتێک لە زمان خۆشەویستتر نییە لە لای خوای گەورە ئەگەر ئینسان لە چاکەدا بەکاری بێنێت. بەڵام هیچ پارچە گۆشتێک بەڕاستی خوای گەورە زیاتر ڕقی لێی نییە
بەڕاستی بێزراوتر و نییە و خراپتر نییە لە زمان ئەگەر ئینسان نەیگرێتەوە و لە هەرچیە کە خوای پەروەردگار قەدەغەی کردووە ئەو کاتەیە دەبێتە بەڕاستی ئەوەی کە خوای گەورە ڕقی لێ بێتەوە و ڕقی لەو کەسە بێتەوە کە زمانی ناپارێزێت. ئینسان ئەگەر ئەو پارچە گۆشتە و ئەوەی کە زۆر گچکەیە بیگرێتەوە بەڕاستی دەبێتە خۆشەویستی خدای پەروەردگارش. لوقمانی حەکیم ڕۆژێکیان سەیدە و گەورەکەی پێی دەڵێت قوربان حەیوانێکمان بۆ سەر ببڕە، کام پارچە گۆشتە لە هەمووی باشترە چەند پارچە گۆشتێکمان بۆ بێنە. لوقمانی حەکیم زمان و دڵی بۆ ئەو سەیدەکەی دەبات دەفەرمێ قوربان ئەو دوانم هێناوە. زۆر پێی سەیر دەبێت لە حکمەتەکەی حاڵی نابێت ئاخر بۆچی زمان و دڵ خۆ ئەگەر بۆ خواردن بێت زۆر پارچە گۆشتی دیکە هەیە خۆشەویستترە و خۆشترە لە لای ئینسان کە بیخوات لە زمان و دڵ. دەفەرمێ پاش چەند ڕۆژێکی دیکە پێی دەڵێ قوربان حەیوانێکمان بۆ سەر ببڕە، ئەوجا کام پارچە گۆشتە لە هەمووی خراپترە ئەومان بۆ بێنە. دەفەرمێ لوقمانی حەکیم ئەو ڕۆژەیەش زمان و دڵی بۆ سەیدەکەی بردو لە بەردەمیدا داینە. سەیدەکەی پێی دەڵێ قوربان یەکەم جار پێم وتی چاکترین پارچە گۆشتمان بۆ بێنە هەر زمان و دڵت هێنا، دوایی پێم وتی خراپترین پارچە گۆشت بێنە هەر زمان و دڵت هێنا، ئایا هۆکار و حکمەتەکەی چییە؟ دەفەرمێ قوربان ئەو دوانە کە لە ئینساندا باش بوون ئەو کەسە باشترینە، ئەو دوانەش ئەگەر لە ئینساندا خراپ بوون بەڕاستی ئەو کەسە خراپترینە. ئایکە ئامۆژگاریەکی جوانە، زمان ئەگەر باش بوو بەڕاستی ئەو کەسە باشترین کەس دەبێت، ئەگەر خراپیش بوو خوا پەناماندا بەڕاستی ئەو کەسە خراپترین کەس دەبێت. بۆیە ئیبن الجەوزی دەفەرمێت بەڕاستی زۆر جار ئینسان بە یەک کەلیمەکە دەیڵێت بەو کەلیمەیە بە هیلاک دەچێت، وەریا بە ئەی موسڵمان بە هیلاک نەچی. بۆیە ثەوبان بۆمان دیگەڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت طوبى لمن ملك لسانه، ئای خۆشی بۆ ئەو کەسە، ئای بەهەش بۆ ئەو کەسە، ئای ناز و نیعمەت بۆ ئەو کەسەی کە زمانەکەی دەگرێتەوە. کاکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم مسلمان وەریا بە خۆشی بۆ ئەو کەسەی کە زمانی دەگرێتەوە لە هەرچی خراپە و واروەها لە هەرچی شتێک کە خدای پەروەردگار پێی ناخۆشە. ئەبی هورێرە لە فەرمایشتێکدا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان فەرمووی ئەتەدڕون من المفلیس، کاکە دەزانن ئەو کەسەی کە مایە پوچە و ئەو کەسەی کە مفلیسە هیچی بەدەست نامێنێ ئەوە کێیە؟ هاوڵان فەرموویان المفلیس فینا من لا درهم ولا متاع، گوتیان من لا درهم له ولا متاع، بەڕاستی مفلیس ئەو لە لای ئێمە کەسێک کە هیچی بەدەست نەماوە دەڵێ مفلیس بووە، لە لای ئێمە ئەو کەسەیە کە دینار و دەرەمی نییە و کەل و پەل و شتی دنیایی نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن المفلس من أمتي يوم القيامة، بەڕاستی ئەو کەسەی کە مفلیس و مایە پوچە لە ڕۆژی قیامەتێدا خوا پەناماندات. فەرمووی ئەو کەسەیە کە لە ڕۆژی قیامەتێدا دێت نوێژ و ڕۆژووی هەیە، زەکاتی داوە، جا تەماشاکە ئەی موسڵمان نوێژی هەیە، ڕۆژووی هەیە، ئەنجا زەکاتی هەیە، بەڵام ئەو لە ڕۆژی قیامەتێدا کە دەیهێنن ئەو کەسە مفلیس دەبێت یەئتی قەد شەتەمە هذا، دەیهێنن کە جنێوی بە فڵان کەس داوە، قسەی دەربارەی فڵان کەس کردووە، زمانی نەگرتوتەوە، ئەنجا وەقەذەفە هذا بوختانی بە فڵان کەس کردووە، بە فڵان موسڵمانەی کردووە، شتێکی بەدوادا بڵاو کردێتەوە کە هیچ ئەسڵ و ئەساس و حەقیقەتێکی نییە، وەئەکەلە مالە هذا ماڵ و سامانی ئەوی خواردووە، گوێ نەداوەتە حەڵاڵ و حەرام، معاملەی حەرامی کردووە، حار لە خۆیەوە هەرچی دەستی کەوتووە ماڵی خواردووە، ئەو کەسە وەسەفەکە دەمە هذا ئەنجا خوێنی ئەوی ڕشتووە، ئەوی کوشتووە و فڵانی کردووە و فڵان خراپەی دیکەی کردووە، وەضەرەبە هذا ئەنجا لە فڵان کەسی داوە و دەستی لە خەڵک نەگرتوتەوە و زمانیشی نەگرتوتەوە. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسە کە ئەو سیفەتانەی هەن لەگەڵەوەشدا کە نوێژ و ڕۆژ و زەکاتی هەیە، بەڵام دێنن لەو چاکەی نوێژ و ڕۆژوەی کە ئەو کەسە کردوێتی دەیدەن بەو کەسانەی کە لە فڵان کەسی داوە و کە زمانی نەگرتوتەوە و کە جنێوی پێوتووە و کە ماڵی فڵان کەسی خواردووە، چاکەکانی هەمووی دەدەن بەو کەسانە. سبحان الله، دەفەرمێ هەتاوەکو چاکەکانی هەمووی تەواو دەبێت، هیچی بەدەستەوە نامێنێت، ئەوە مفلیسە.
بەڕاستی ئەوەیە مفلیس پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم نوێژ و ڕۆژووی هەیە و زەکاتی هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە زمانی نەگرتوێتەوە و دەستی نەپاراستووە لە خەڵک چاکەکانی هەمووی تەواو دەبێت دەفەرمێ ئەوجا خراپەی خەڵکی دەخەنە سەر شان کە چاکەکانی نەما دەزمایین هیچی نەماوە ئەوجا خراپەی خەڵکی دەخەنە سەر شان دەفەرمێ ئەوەندە ئەو کەسە تاوانبار دەبێت خوا پەناماندات هەتاوەکو دەچێتە ناو ئاگری دۆزەخ و دەچێتە ناو دۆزەخەوە و دەچێتە ناو ئاگری دۆزەخەوە تووشی سزا دەبێت خوا پەناماندات ئەو کەسە نوێژ و ڕۆژووی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات زەکاتی هەیە کە مفلیسە بەڵام بەهۆی ئەوەی کە زمانی نەگرتوێتەوە بەهۆی ئەوەی کە دەستی نەپاراستووە لە خەڵک بەهۆی ئەوەی کە زمانی بەرامبەر بە خەڵک بەخراپە بەکارهێناوە ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە مفلیس دەبێت لە ڕۆژی قیامەتێدا چاکەکانی هیچی نامێنێت ئەوجا خراپەی خەڵک دێتە سەرشانی و هەتاوەکو دواتر وای لێ دێت دەبێتە شیاوی ئەوەی کە دەیخەنە ناو ئاگری دۆزەخەوە و سزا دەدرێت خوای پەروەردگار پەناماندات کەواتە بەڕاستی ڕۆژووی تەواو ئەوەیە کە ئینسان لەگەڵ ئەوەدا کە بە ڕۆژووە زمانی بە ڕۆژوو بێت ئەندامەکانی بە ڕۆژوو بێت ناخی بە ڕۆژوو بێت ئەو ڕەمەزان و ڕۆژوە مەدرسەیەک بێت بۆ ئەوەی ئینسان هەرچی چاکە هەیە لێەوەی فێر بێت بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڕاستی ئەگەر ئینسان خۆی نەگرێتەوە لە قسەی خراپ خۆی نەگرێتەوە لە کردەوەی خراپ خوای گەورە پێویستی بەوە نییە ئەی ئینسان کە خۆت ماندووکەی و خۆت برسیکەی و خۆت تونوکەی ئەو ڕۆژوە بۆ ئێمەیە بۆ ئەوەی کە ئێمە پەروەردەیەکی جوان بین بۆ ئەوەی کە ئێمە فێری چاکەکاری ببین بۆ ئەوەی کە ئێمە فێری ڕەحم و بەزەیی ببین بۆ ئەوەی کە فێری پاراستنی زمان و فێری پاراستنی داوێن و فێری پاراستنی چاو و فێری پاراستنی دەستمان ببین ئەو ڕۆژوە بۆ ئەوەیە کە ئینسان ناخی بە ڕۆژوو بێت کە ئینسان ویژدانی بە ڕۆژوو بێت کە ئینسان هەموو ئەندامەکانی بە ڕۆژوو بێت ئەو کاتە ڕۆژووێکی تەواوە و ڕەمەزانێکی تەواوە خۆشی بۆ ئەو کەسەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمانی تەواو و ڕاست ئەو کەسەیە کە مسلمانان لە دەستی و لە زمانی ئەمینن لە زمانی ئەمینن زمانی دەگرێتەوە لە ئاستی خەڵکدا لە ئاستی تاواندا ئەو کەسە مسلمانێکی تەواو و مسلمانێکی چاکە بەڕاستی ئەو زمانە بەلاشە زۆر گچکەیە بەڵام بەڕاستی تاوانی زۆر گەورەی پێدەکرێت وریا بە ئەی ئینسان زۆر کەس بەهۆی یەک کەلیمەوە کە لە تووڕەبوونی خوای گەورەدا ئەو کەلیمەیە دەڵێت دەچێتە ناو ئاگری دۆزەخەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کەواتە وریای زمانت بە ئەی ئەو کەسەی کە بە ڕۆژوویت ئەی ئینسانی ڕۆژوەوان ئەی مسلمان ئەو زمانت بگرەوە لە ڕاستیدا هۆکاری چوونە بەهەشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئافرەتێکیان کرد کە لە فەرمایشتێکی صحیحدا هاتووە کە ئەو ئافرەتەیە نوێژ و ڕۆژووی هەیە و خێریش دەکات بەڵام تەنها ئەوەیە بە زمان دراوسەیەکەی ئەزیەت دەدات پێغەمبەر فەرمووی لا خێرە فیها بەڕاستی خێر لەو کەسەیەدا نییە ئەو کەسە بە ئەندازەی تاوانەکەی دەچێتە ناو ئەگەری دۆزەخەوە خێر لەو کەسەدا نییە کە زمانی ناگرێتەوە با چاکەش بکات چاکەکەی بەڕێی خۆی باشە بەڵام جاری وهەیە بەهۆی زمانەوە چاکەکەشی لە ڕاستیدا سفر دەبێتەوە و چاکەکەشی لێ هەڵدەوەشێتەوە ئەنجا باسی ئافرەتێکی دیکەیان کرد کە نوێژ و ڕۆژوو خێری کەمە بەڵام هیچ کەسێک ئەزیەت نادا زمانی سەلامەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڕاستی ئەوە باشە ئەو ئافرەتەیە ئەو مسلمانەیە ئەو کەسە کەسێکی بەهەشتیە و دەچێتە بەهەشتەوە کەواتە وریا بە ئەو زمانە بەڕاستی دەتوانی بەهەشتی پێ بەدەست بێنی هەروەکو چۆن ئەگەر وریاژ نەبی بەڕاستی تووشی سزا و جەهەنەم دەبی خوا پەناماندات بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئینسان کە بە ڕۆژووە زمانی بە ڕۆژوو بێت ئەندامەکانی بە ڕۆژوو بێت ئەو ڕۆژووە مەدرسەیەک بێت هەرچی چاکە هەیە لێەوەی فێر بین بەڕاستی حکمەتی ڕۆژوو و فەلسەفەی ڕۆژوو ئەوەیە ئینسان بە پەروەردەیەکی دروست و جوان و ڕێک و پێک فێری هەرچی چاکەکاری هەیە ببێت بەهۆی ئەو نوێژەوە بەهۆی ئەو ڕۆژەوە کە ئینسان دەیکات پێی پەروەردە بێت و مەدرسەیەک بێت بتوانین هەرچی چاکە و چاکەکاری هەیە بەهۆی ڕۆژەوە فێری بین خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕی لەو کەسانەی کە لەو ڕەمەزانەیەدا بڕیار دەدەن کە زمانیان بە ڕۆژوو بێت بڕیار دەدەن کە زمانیان بگرنەوە زمانیان لە هەرچی خراپەیە بگرنەوە لە چاکەدا بەکاری بێنن خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا
بمان گێڕی لەو جۆرە کەسانەی کە زمانیان دەگرنەوە لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە زمانیان لە ڕەزامەندی خی گەورەدا بەکاردێنن خی پەروەردگاریش لێیان ڕازی دەبێت خۆیان لە ئێمەش ڕازی بی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی بە ئیمانەوە بمان ژینی و بە ئیمانەوەش بمان برێنی عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.